ژنە یاخیەکەی جیهانی عەرەبی کۆچی دوایی کرد. کەناڵەکانی ڕاگەیاندن بڵاویان کردەوە کە نەوال سەعداوی ڕۆژی یەکشەممە 21 مارس لە تەمەنی 89 ساڵیدا کۆچی دوایی کرد و جارێکی تر ناو و وێنە و کارنامەی ژیانی ئەم ژنە خەباتکارە بە فراوانی کەناڵەکانی ڕاگەیاندنی جیهانی و عەرەبی داگرت و لە کوردستانیش ڕەنگی دایەوە. بەڵام نەوال سەعداوی کێ و ناوبانگی بۆچی دەگەڕێتەوە هەوڵ دەدەین کورتە پێناسەیەکی بکەین. نەوال سەعداوی نووسەر و هەڵسوڕاوی ناوداری بزوتنەوەی ژنانە. ئەو وەک ژنێکی یاخی لە دنیای عەرەبیدا ناسراوە. یاخی لە ستەم و چەوسانەوە و ناڕازی بە هەر جۆرە تونند و تیژی و جیاکاری و دەستدرێژیەک کە دەکرێتە سەر ژنان و مافەکانیان. نەوال سەعداوی خاوەنی چەندین کتێب و وتارە کە بە 40 زمانی دنیا وەرگێڕدراوە. ئەو هەڵسوڕاوێکی چالاکی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان و داکۆکیکاری سەرسەخت بوو و وەک هەڵسوڕاوێکی خۆشەویست لە ناو ژنانی زەحمەتکێشی شارەکانی میسردا ناسراوە. خزمەتەکانی ئەو وەک پزیشکێک چ لەباری دەرونی و چ لەباری جەستەییەوە هەروەها تێکەڵاوبوونی لەگەڵ ئێش و ئازارەکانی ژناندا ئەوی وەک کەسایەتێکی جەماوەری جێخستووە. لەلایەکی ترەوە ڕاوەستانەوە بە دژی فەرهەنگی ئاینی و پیاوسالاری و ڕەتکردنەوەی هەموو ئەو یاسانەی کە ژنانی وەک کۆیلە و هاوڵاتیانی پلەدوو ناساندووە ئەوی وەک چالاکەوانێکی سیاسی و لایەنگەر بۆ بزوتنەوەی یەکسانی خوازی بەرجەستە کردووە. بەم هۆیشەوە ڕوبەڕووی زیندان و هەڕەشەی کوشتن بووەتەوە و ناچار کراوە بەوەی کە وڵات بەجێ بهێڵێت. نەوال سەعداوی لە گوندێکی بچووکی نزیک شاری قاهیرە لە ساڵی 1931دا لە دایک بووە. ئەو لە تەمەنی 12 ساڵیدا بووە کە کاتێک دیاردەی خەتەنەی کچانی بیستووە لە نێو خێزان و گەڕەکەکاندا. نەفرەتی لە فەرهەنگی پیاوسالێری کردووە و بەردەوام لەگەڵ بیر و بۆچوونی ئیسلامی بەرەو ڕووبووتەوە و لەم بوارەشدا کتێب و وتاری نووسیوە. ئەو دەڵێت خەتەنەی کچان ئامرازێکە بۆ ستەم و سەرکوتی ژنان. سەعداوی ڕاوەستاوەتەوە لە بەرامبەر ڕەوتە ئیسلامیە سیاسیەکاندا کە هەوڵیان داوە بۆ سەپاندنی شەریعەت بەسەر یاساکاندا و لە بەرامبەریشدا خوازیاری جیایی دین لە دەوڵەت و پەروەردە بووە و داکۆکی لە سیستەمێکی سکۆلار و دامەزراو لەسەر مافی هاوڵاتانی یەکسان کردووە. هەروەها نەیارێکی سەرسەختی حیجابی بە زۆری منداڵان و کچان بووە. لە تەمەنی 10 ساڵیدا بووە کە خێزانەکەی ویستویانە بیدەن بە شوو، بەڵام ئەو بەرگری کردووە و ملی پێ نەداوە. لە ساڵی 1955دا دەبێتە پزیشک و هەوڵی بۆ خزمەت و فریاکەوتنی ژنان دەست پێ دەکات. لە ساڵی 1972دا کتێبی ژن و ڕەگەز بڵاو دەکاتەوە. 3 ساڵ دواتر بەسەرهاتی ئەو ژنەی کە لە چاوەڕوانی لە سێدارەداندا بوو لە شێوەی ڕۆمانێکدا دەنووسێت بە ناوی ڕاپۆرتی ژنێک لە خاڵی سفردا. لە ساڵی 1970دا کتێبی ڕووی شاراوەی حەوا بڵاو دەکاتەوە کە باس لە ڕیشەی کوشتنی ناموسی و لەشرۆشی ژنان دەکات. لە ساڵی 1970دا بەهۆی باوەڕەکانیەوە لەلایەن دەسەڵاتەکەی ئەنوەر ساداتەوە بە 3 مانگ زیندانی دەکرێت. سەعداوی دواتر لەلایەن گروپە ئیسلامیەکانەوە هەڕەشەی تیرۆری لێ دەکرێت و ناچار دەبێت ڕووبکاتە ئەمریکا. تا ساڵی 1996 لەوێ دەمێنێتەوە و پاشان دەگەڕێتەوە بۆ میسر و چەندین بەرهەمی تر بڵاو دەکاتەوە. لەوانە ڕوخساری ڕووتی ژنانی عەرەب، خۆشەویستی لە سەردەمی نەوتدا، ژن و ئاین و ئەخلاق، بنیادگەرایی لە دژی ژنان، دوو ژن لە جەستەی ژنێکدا، بیرەوەریەکانی ژنێکی پزیشک و چەندین وتاری تر. لە دیدارێکیدا لەگەڵ کەناڵی BBC لە ساڵی 2018دا کاتێک کە پێشکەشکاری بەرنامەکە پێی دەڵێت کە ڕخنەکانت توندە و گونجاو نییە، لە وەڵامدا نەوال سەعداوی دەڵێت نا، دەبێ ڕۆشنتر و تونتر ڕخنە بگرین چونکە خەریکە دنیا بەسەرماندا دەڕوخێنن. ئێمە پێویستمان با کەسانێکە بە دەنگی بەرز لە دژی نائەدالەتی قسە بکەن.
من بە دەنگی بەرز قسە دەکەم چونکە لەم دنیاە تووڕەم. نەوال بەهۆی چالاکیەکانیەوە چەندین جار بەڵگەنامەی شانازی پێبەخشراوە. ئەو لە ساڵی 2020دا لەلایەن گۆڤاری تیمەوە وەک یەکێک لە 100 ژنە ناودارەکانی جیهان خەڵات کراوە. لە شۆڕش و ڕاپەڕینەکانی میسر و بەهاری عەرەبیدا چالاک و هەڵسوڕاوە. ئەو تا دواکاتەکانی ژیانی بۆ باوەڕەکانی خۆی تێکۆشا و لە دژی نایەکسانی و ستەم و نەعەدالەتی خەباتی کرد. سەرڕای هەر سەرنجێک لەسەر بۆچوونەکانی هەبێت، بەڵام ناوی ئەو وەک ژنێکی یاخی و خەباتکاری جوڵانەوەی یەکسانی خوازی ژنان دەمێنێتەوە. بەرز و بەڕێز بێت یادی نەوال سەعداوی و هەموو ئەو ژنانەی بۆ ئازادی و یەکسانی تۆکۆشان. بەڵێ ئاڵا فەرەجەوەی بینیمان ڕێپۆرتاژێ بوو لەسەر ژیان و کار و چالاکی نەوال سەعداوی. پێم خۆشە بپرسم کە ئێوە وەکو هەڵسوڕاوێکی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان و پیاوان چۆن کار و چالاکیەکانی ئەو هەڵدەسەنگێنن؟ سەرەتا من ئەوە بڵێم کە دکتۆرە نەوال سەعداوی هەڵبەتە لەبەر ئەوەی کە کار و خەباتێکی زۆر تڕوپڕی کردووە بۆ بەدەستهێنانی مافەکانی ژنان و خەباتی توندی کردووە بە تایبەتی دژی ئیسلام و ئیسلامی سیاسی زۆر ڕۆشنایی خستۆتە سەر کێشەکانی ژنان لە وڵاتانی عەرەبیدا بە دەرەجەی یەکەم. لەو وڵاتانە بە تایبەتی کە بە زۆر کراون بە وڵاتی ئیسلامی ئەم هاتووە تەشخیصی یەک بەیەکی کێشەکانی کردووە. بۆیە من بە تەواوی تەقدیری زۆرم هەیە بۆ کار و خەباتی دکتۆرە نەوال سەعداوی هەروەکو لە ڕیپۆرتاژەکەشا بینیمان. طبعا سەبارەت بە ڕیپۆرتاژێکی کورتە، بەڵام ئەگەر هەر ئەوە بتوانین تەماشای بۆ نمونە لە ڕێگەی گۆگڵەوە تەماشای ویکیپیدیاش بکەین، زۆر زۆر بە دوور و درێژتر زۆر باسی کارنامە و ژیانی ئەو ئەکا، تەنانەت ئەو کاتانەی کە دوور خراوەتەوانێ لە میسر، ئەو کاتانەی کە بەرامبەر جیهادیزمەکان بەرامبەر بە قانونەکانی شەریعەتی ئیسلامی کار و چالاکی کردووە، خەباتی کردووە، چەندەها کتێبی نووسیوە بە چەندەها زمانی وڵاتانی دنیا ئەم کتێبانە وەرگێڕاون. جا بۆیە ئەوەی کە لە ڕیپۆرتاژەکەیە ئەیبینین ئەوە بەشێکی بێت، بەڵام کار و خەباتی ئەو زۆر شتی بە کۆمەڵگای ئەوەی پێوترێت جیهانی عەرەبی، کۆمەڵگای وڵاتە شەرقیەکان ناسان، زۆر گرێوگۆڵەی کردەوانێ. ژنێکی بوێر، ژنێکی ڕادیکاڵ، ژنێکی فێمینیست بوو دکتۆرە نەوال. بۆیە هەر لەم بارەیەوانێ تەقدیری زۆر بۆ هەموو کار و خەباتێک کە ئەو کردێتی بەرامبەر بەو ئیسلامە سیاسی کە لە کۆمەڵگای میسرا خۆی قوتە کردەوە، خۆی دەرەهێنا و بەرامبەر بە مافەکانی ژنان یەکەم زەربەکە ئەیدا و زەرەری ئەداد لە ژیانی دکتۆرە نەوال بوو. بەڵام دکتۆرە نەوال بە بۆنەی ئەوەی کە ورەیەکی بەرز، بە بۆنەی ئەوەی کە هیوایەکی زۆر بۆ بەدەستهێنانی قانونێکی سکۆلار لە کۆمەڵگای میسردا، هەر بەو هۆیەوە توانی هەتاوەکو لەحزەکانی مردنیشی تا دواساتی ژیانی بەردەوام بێ لە خەبات و کار و چالاکیەکانی بۆ بەدەستهێنانی یاسای یەکسانی. ئەمێ بپرسم کە کاریگەریەکانی لە چی ئاستێکا بوو؟ وەکو بینیمان ئەو لە هەفتاکانەوە لەم بابەتانەوە دەنووسێت، چەندین کتێبی جۆرە و جۆری دەرکردووە، هەتاوەکو ئەوەی کە لە خۆپشاندانەکانی بەهاری عەرەبیدا بەشدار بووە و زۆرێک لە کار و چالاکی تر. کاریگەریەکانی چەندێک بووە لە جیهانی عەرەبی و ئەگەر باسێکیش لە کوردستان بکەین؟ بەڵێ، هەڵبەتە ئەو کاریگەریانەی کە هەی بووە سەبارەت بە جیهانی عەرەبی، دژی سیاسەتی جیهادیزم، ئیسلامی توندڕەوەکان، ئەم زۆر ڕادیکاڵانە تەئسیری کردوتە سەر ژیانی ژنان. چونکە دکتۆرە نەوال سەعداوی بەخۆی و قەڵەمەکەی و بەخۆی و ڕەخنەتیژەکانیەوانە لەو قانونە ئیسلامیانە، لەو کولتورە دواکەوتۆ زیان بەخشەی کۆمەڵگا، ئەو هەمیشە قەڵەمەکەی لە دژی ئەو کارنامە ڕەشانە بوو، ئەو چەسانە ژنان و ئەو کێشەی
دەست بە ژنان دەکرا لەلایەن نظامەکان یەکبەیەکەکانی ئەو وڵاتانەوە ئەو حکوومەتانەوە. بۆ نمونە دکتۆرە نەواز سەعداوی لەو کتێبەیە کە لە ڕیپۆرتاژەکەشە ئیشارەی پێ ئەکا الئونسا والجنس هاتووە ئەو شتانە باز دەکات بۆ نمونە مەمنوع کراوە باسکردنی ئەو شتانە مەسەلەی سێکسی کچان مەسەلەی سێکسی ژنان باسکردنی وەکو تاپوو بوو وەکو ئەوەی کە نابێ بە هیچ شێوێک باز بکرێت. ئەمە ئەم لە ڕێگەی نووسینی ئەو کتێبانەیەوە ئەو کتێبانەی ئەو کە خۆی کردووە بە ناوماڵی زۆربەی زۆری خەڵکیانی کۆمەلگای عەرەبیە و لەگەڵیا کۆمەلگای کوردیسا لەو ڕێگەیەوە کاریگەرێکی زۆر باشی داناوە. بۆ نمونە چەندەها ژنی تری هوشیار کردوتەوانێ بە مافەکان. بۆ نمونە ئەو خۆ یەکێک بۆ لەوە کە یەکەم کەس بووە دژی خەتەنەی کچان جەنگیوە قسەی کردووە کتێبی نووسیوە. هەروەها بێجگە لەوە سەبارەت بەوەی کە ژنان بۆ ئەوە لە کتێبی حەواکەیە باسی ئەکا کتان بۆ ئەوە دروست نەکراون وەکو ئەمڕازێ بۆ ئەوەی کە پیاوان ژنان ئینسانێکن ئەوانیش ئینسانێکن هەر وەکو پیاوان ناوی ژنیان لێنراوە. بۆیە کە ئەو ویستێتی مەسەلەی یەکسانی ژن و پیا و باستا لە کۆمەلگادا ئەمە کۆمەلگای بردوتە ئاستێکی ترەوە یعنی بیهێنە پێش چای خۆ ئەگەر لە سەقافەتی عەرەبیە لە کۆمەلگای وڵاتە عەرەبیەکانە کەسێکی ئاوا ناسرا و بەرجەستە شخصیەتی سیاسی نەبوایە ئەو کاتە کۆمەلگاکە بە ئاخارێکی تری ئەو پڕی دواکەوتی ئیسلامیزم ترە ئەڕۆیشت. ئەوەی بڵێن ئەگەر ئەوەنەیە گەڕێتەوە بۆ کوردستانی عێراق بەسکە من خۆم بۆ نمونە لە سەدەی پێشوە لە ساڵانی هەشتاکان بە تایبەتی بیرمیە بە حکمی ئەوەی کە تەمەن و ئەوانە مەجموعەیەک بووین بڵێن وەکو کەسانی مسەقف و ئەوانە کتێبەکانی دکتۆرە نەوالمان ئەخێنەوە. بۆ نمونە مەسەلەی پەردەی چێنی لە کتێبەکانی ئەوە زۆر ئازایانە باسی ئەکا. زۆر باشبیرم نییە کە لەگەڵ هاوڵەکانمە ئەو کاتە باسی ئەوەمانە کرد کە دکتۆرە نەوال ئەڵێ ئەگەر ژنان بە پەردەی بەکارەوانێ شەرەفیان دیاری ئەکرێ خۆپیاوان پەردەی بەکارەیان نییە کەواتە پیاوان شەرەفیان نییە لەگەڵ ڕێزما بۆ هەمووانی پیان لەیەکە بەم سپڵا یعنی شەرەف هات مەفهومی شەرەف کۆنسێپتی شەرەفی چی کردەوە یای بە کۆمەلگا شەرەف ئەوە نییە کە بەڵێ نەپسراوە بە ئەندامی زاوزەی ژنان یا پیاوانەوە شەرەف ئەوە نییە نەخێر بەڵام لە شەریعەتی ئیسلامە لە لای ئیسلامیەکان کاتێک کە باسی شەرەف ئەکرێ یەکسەر ئەبێ بگەڕێیتەوانێ بۆ ئەندامی زاوزەی ژنان ئەوان ڕەبتیان کرۆ بۆ بەڵام دکتۆرە نەوال سەعداوی یەکەم کەس بوو کە هات لەم چەمکەی کۆڵیەوە بە ڕەخنەتیژەکانی ڕەخنەی زانستیانە ڕەخنەی کۆمەلگا و دژی ئەمە وەستایەوە ئەمە نەوعە ڕۆشنگەریەک بوو کە هێنای بۆ وڵاتانی شەرقی ئەوسەط بە کوردستانی شەوانێ. دێتکە لەوە مەسەلەی کوشتنی ناموسی هات دیسانەوە مەسەلەی ناموسیشی کردوانێ دێتکە لەوە خەتەنەی کچان ئەنواعەکانی کەسی زەرەرێک لە هەموو ژیانی ئەو ژنانە و ئەو کچە گەنجانە ئەو کچە مناڵانی کە خەتەنە کراون و کۆمەلگا بە ئاسانی ئەم قێزەونا بەکار ئەهێنێ دژی کچان لەبەر ئەوەی کچان بە سەفەر هەتا لە کتێبەکە ئەڵێ کچان بە سەفەر حساب کراون بۆیە بە هیچ شێوەیە بۆیان نییە زەوقی سێکسی لە ژیانی سێکسیانە ببینن بەڵام ئەم هات لەمەیە ئەم هات ڕەخنەیەکی زۆر زانستیانەی یا بە مەوزوعی بزوتنەوەکە کە بزوتنەوەی یەکسانی خوازی چەند هەنگاوێک لەم کۆمەلگانە بردە پێشەوە.